شارۆچکەی جندرێسی ڕۆژاوای کوردستان بەهۆی بوومەلەرزەکەی دووشەمەی ڕابردوو تەواو لە شارێکی دوای جەنگ دەچێت. نزیکەی 1110 باڵەخانە و خانوو لەم شارەی ڕۆژاوای کوردستان زیانی تەواویان بەرکەوتووە. لەوانە 250 باڵەخانە و خانوو لەگەڵ زەوی تەخت بوون. بیدۆی حەزی ئەم پێ حەسین مەقەچەک زۆر و ڕۆکردن ئەم دەرکەتن دەرەوە ئەم دەرکەتن هاوشێ و هەر چوو ماکەن حەزی کاڤر کێلەکمە بینۆی کاڤر کاتن تۆری بینۆی هادمی ئەم دەتوزێ داختینۆغ بین عربۆ مەلڤەدارێبی دەبن کاڤرە و کەرپیچە دەمەوە وەف حەولێمای چەند نهۆمی بوو چەند قاتی بۆ بینایە؟ ئەوە 4 تۆخ بین 4 تۆخ کەس تێدا مرن؟ وڵە تقریبا 20-25 مارە تێدا مرن وژێ 3-4 بریندۆر دار هەستن ێ دەنگی مرن. ئەمینە تەمەنی 70 ساڵە دانیشتووی جندرێسە دەڵێت کەس بەهانەی جندرێس نایەت و ماڵ و حاڵمان وێران بووە. ئەوەل ئەلشۆرعێڕی نووسم ئەلشۆرعێڕی نووسم دەرەسەرە ملوێت مۆڵە جیرۆنە خەو کرد مۆڵە مەخرەبەگی پاقیە مۆڵەتە پڕ خراپ بوو پڕداکەتی عاردی گی پاقی دەرە خودێ هەیە بەس مە بەنی خودێ گرتی رانێ ما هەبنۆ مرن ئەی دوور مەمر یعنی عالیە کاملە کاملە چەند کەسێک جیرۆنە هاو یعنی 20 دەها ئەرێ و مۆڵێ مەفدارێ جیرۆنێ ما دەها مارەمەر هەفت قچک جوجک و دەمارەوازن. چ مساعدات ئینسانی دیتیە لەژە هات بێتە جندرێ؟ جەنرێس خەڵکی دەشینێتە شتۆ بەس بارە نۆکەن گی دەدەزن نزم نۆدن دەسێ سووراتۆ دەکشینن و دڕافن خوددا نادەنا کەس سووراتۆ دەکشینن و دڕافن. تەمەکو ڕۆژی حوتەمی بوومەلەرزەکەی جندرێس تەنیا لەو شارۆچکەیە تەرمی 520 کەس لە ژێر دار و پەردووی خانووەکان دەرهێنراون. هێشتا سەدان کەسی دیکەش بێسەر و شوێنن. شارۆچکەی جندرێس دانیشتوانەکەی نزیکەی 100,000 کەسە بەڵام زیاتر لە 6,000 کەسی بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە دەربەدەری دەرەوەی شارۆچکەکە و گوندەکانی چواردەوری بووە. بەڕێبەرانی ئەم شارۆچکەیە دەڵێن بۆ نۆشەنکردەوە چاکردەوەی ئەم خان و باڵەخانانە پێویستیان بە زیاتر لە 15 ساڵی دیکە هەیە. هۆرمان ڕەفعەت ڕوودا و شارۆچکەی جندرێس ڕۆژاوای کوردستان